بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. يكي لو سنة قرنقاني كوابي غنبري خواه صلى الله عليه وسلم أنجامي داوم ومسلمان دبي بردوام لقل سنة كاني في غنبر دابجي صلى الله عليه وسلم نيجي سنتي تشتنقايا. طبعا نوێژی سنەتی چێشتنگایەکێکە لەو سنەتانەی کەوا گرنگیەکی زۆری هەیە لە فرمودەکانی پێغەمبەرە عەلەیهی السەڵاتو وەسسەلام چەندین جار ڕەسوول الله صلی الله علیه وسلم داکۆکی لەسەر کردوون. یەکەم کاتی سنەتی چێشتنگا کاتێک هەتاو هەڵدێ بە ئەندازەی ڕمێک دەست بەرز دەبێتەوە سەرەتای دەستپێکردنی نوێژی سنەتی چێشتنگایە. هەندێک لە عولەما پێیان وایە مانەوەی ئەم سنەتە هەتاوەکو چارەکێک 20 دقەی بمێنێ بۆ نوێژی نیۆڕۆ دەمێنێ. وهروەها ژمارەی ڕکاتەکانی چەنە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوو ڕکاتەوە هەتاوەکو 4 و 6 و 8 و زۆر لە زانایان پێیان وایە سنەتی چێشتنگا ڕقەمی نییە، عەدەدی نییە، چەند ڕکاتە؟ دوو کەمتر نییە. ئیتر ئایا 4 و 6 و 8 وانە عولەما پێیان وایە هەرچەند سنەت بکا بە نیازی سنەت و چێشتنگاوە زۆر ئاساییە. بە نوێژی سنەتی ضوحا چیمان دەست دەکەوێت؟ ئەگەر ئێمە دوور کات سنەتی ضوحا بکەین یا بیکەینە 4 یا بیکەینە 6 یا بیکەینە 8 و ئەوانە چیمان دەستەکەوێت؟ جاری یەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابەیەک داوای لێ کرد ئەسئەلوکە مرافەقەتەکە فی الجەنە، ئەی ڕەسوول الله من ئەمەوێت لە بەهەشتا لەگەڵ تا ئاوا بم. فەرمووی عەلەیکە بکەثرەتی السجود، یعنی سەجدەی زۆر بەرە. مەبەستی سەجدە زۆر بردن ئەوەیە کەوا نوێژی سنەتی زۆر بکەیت. کەواتە سنەتی ضوحا هەرچەند بیکەی شاملی ئەم حەدیثە ئەبی کە سەحابەکە فەرمووی ئەسئەلوکە مرافەقەتەکە فی الجەنە. ئەمە یەکەم، یعنی بە زۆر نوێژ سنەتکردن یەکەمیان دەبێتە ئەوەی هاوڵی ڕەسوول الله بی، مرافقی ڕەسوول الله بی لە بەهەشتا. ئەمە یەکەم. دووەمیان بە نوێژی سنەتی زۆرکردن خوای گەورە لە حەدیثێکی قودسییا فەرمێ ما زال عەبدی یەتەقەڕەب إلي بالنەوافل حتى أحبه، بەردەوام عەبدم بە سنەت لە من نزیک دەبێتەوە تا خۆشم بێت، تا خۆشم دەوێت. کەواتە ئەم خاڵە گرنگە. سنەتەکان دەبنە مای نزیکبوونەوە لە خوای گەورە، دەبنە مای ئەوەی ئێمە بینە خۆشەویستی خوای گەورە. یەکێکی لەو شتانە ئەوەیە کەوا بە دوور کات سنەتی ضوحا دەتوانی 360 چاکە وەرگری، یعنی لە ڕۆژێکە ئەگەر کەسێک 360 خێر بکە، 360 سەدەقە بکە بە هەر جۆرەکانی سەدەقە، تۆ بە دوور کات پێی ڕادەگەیتەوە. یەکێکی تر ئەوەیە کەوا نوێژی ضوحا وەسیەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە چەند حەدیثێکە هاتووە کەوا لە چەند سەحابەیەکەوە ئەبوو ذەری غیفاری، ئەبوو هورەیرە ڕەضا و ڕەحمەتی خوایان لێبێ کە ئەفەرمون ئەوصانی خەلیلی بثەلاث، خۆشەویستەکەم وەسیەتی بۆ کردم بە سێ شت. یەکێ لەو سێ شتە فەرمێ چی؟ وەسەلات الضوحا، نوێژی چێشتنگا. کاتە تۆ بە ئەنجامدانی نوێژی چێشتنگا وەسیەتێکی ڕەسوول الله صلی الله عليه وسلم جێبەجێ کردووە. یەکێکی تر لەو خاڵانە ئەوەیە تۆ ئەبیتە ئەواب. ئەواب یعنی چی؟ یعنی کەسێک کە زۆر تۆبەکارە، کەسێک کە بەردەوام خەریکی تەوبەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا يحافظ على صلاة الضحى إلا أواب، ئەوانەی پارێزگاری دەکەن، یعنی بەردەوامن لەسەر سنەتی چێشتنگا کەسانێکن کەوا زۆر تۆبەکارن، زۆر گەڕاون بۆ لای خوای گەورە. وهي صلاة الأوابين، ئەمە نوێژی تۆبەکارانە، نوێژی ئەوانەیە کە دەگەڕێنەوە. کەواتە ئەگەر تۆ بتەوێ یەکێک لەو وەسفانەی کە خوای گەورە بۆ ئیبراهیم پێغەمبەر ئەبو الئەنبیا عەلەیهیم السەڵات وەسسەلام دەیکا کە ئەفەرمێ ئەوابە، تۆ بە سنەتی ضوحا ئەبیتە ئەواب. و ئەوەش بزانەکەوە نوێژی چێشتنگا یەکێکە لەو نوێژانەی کەوە فریشتە ئامادە دەبێ، یعنی لە قیامەتە تۆ بە ئەنجامدانی نوێژی چێشتنگا کۆمەڵێ شایەت دێن، شایەتی بۆ تۆ ئەدەن. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئاخری حەدیثەکە ئەوەی کەوا پێویستمە باسی کەم فإن الصلاة مشهودة محظورة، بزانەکەوە ئەم نوێژەی تۆ دەیکەی لە صلاة الضوحا سەلاتێکە فریشتەی ئامادە ئەبێ، فریشتە دەبن بە شایەت بۆ تۆ. کەواتە ئەگەر ئەتەوێ ڕۆژی 360 چاکە بکەی، وەسیەتێکی ڕەسوول الله بەجێ بێنی عەلەیهی السەڵات وەسسەلام، فریشتە شایەت بن بۆ تۆ، فریشتە ئامادەی مەجلیسەکەی تۆ بن، وریا بە نوێژی چێشتنگا لە یاد نەکەی. کەمترینی دوور کاتە ئاخرەکەشی ئەوەی کەوا دەتوانی بیکەی. خوای گەورە منیش ئێوەش لەوانە بگێڕێ کە ئەواب بین، زۆر تۆبەکار بین، لە قیامەتیشا مرافقی پێغەمبەر بین عەلەیهی السەڵات وەسسەلام لە بەهەشتا.
وصلى الله وسلم على محمد وآله وصحبه أجمعين.